ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆکە سێ بابەتمان بۆ ئامادە کردوون کە یەکەمیان دەربارەی گەمەی ئاشتی و سووتاندنی چەکەکان. ئەمە سەردێڕی نووسینی بەشێک لە وتارێکە لە نووسینی بەڕێز بەها ڕەحمانی. بەم شێوەیە دەست بە نووسینەکەیەکا دەڵێ پارتی کرێکارانی کوردستان پاکەکە پاش 46 ساڵ خەباتی چەکداری بە فەرمانی ڕێبەری بەندکراوی خۆی عەبدوڵڵا ئۆجەلان بڕیاری هەڵوەشانەوەی خۆی و واسێنانی خەباتی چەکداری لە دواهەمین کۆنگرەکەیدا ڕاگەیاند. پرۆژەیەک کە بە تەوخەکردن و هەواڵپرسینی دەوڵەت باخچەلی ڕێبەری پارتی نەتەوەپەرستی تورک لەگەڵ نوێنەرانی کوردی پارلەمانی تورکیا لە پاییزی ساڵی 2024 زاینی دەستی پێکرد. چەند خاڵێک لێرە بازەکە. یەکەمیان ئەڵێت ئەم پرۆژەیە هەتا ئێستا ناوێکی دیاریکراوی نییە. دەوڵەتی تورک بە تورکیای بێترۆر و کوردەکانیش بە پرۆسەی ئاشتی ناوی لێبن. هەبوونی دوو ناو و دوو تێڕوانینی جیاواز دوو لایەنی شەڕەکە شک و گومانێکی زۆر لەسەر ناوەڕۆکی پرۆژەکەش دروست دەکات. خاڵی دووهەمیان باس لە ناهاوسەنگیە کات لە پەیوەندی دوو بەرەی ئەم پرۆژەیە کاڵە دەمە کێشەیەکی دیکەی پرۆژەکەیە. ئەکرێت ناهاوسەنگی لە وتوێش هەبێت ئەوسا لایەنێک دۆڕا و لایەنێک براوەی گفتوگۆکەن، بەڵام دۆڕا و براوە لەم پرۆژەیەدا بەدی ناکرێت. لایەنێکیان واتە ڕێبەری پەکەکە 26 ساڵە ڕفێنراوە بەدیل گیراوە و لە مافەکانی مرۆڤێکی ئازاد بێ بەشکراوە. لایەنەکەی دیکەش بەرپرسی بەندیخانە و کلیلی دەرگاکانی لەدەستە و دەسەڵاتێکی تەواو ڕەهای هەیە. بۆی ئەستەمە کەسێکی وەک بەڕێز ئۆجەلان کە ناتوانێت تەنانەت لەگەڵ دنیای دەرەوەی دوورگەی ئیمراڵی بێ ئیجازەی لایەنی تورکی و بەرپرسی بەندیخانەکە پەیوەندی بگرێت، ئەستەمە بتوانێت ئازادانە و بە هەڵوێستی ئازاد و سەربەخۆ لایەنێکی وتوێژ لەسەر پرسێکی وا گرنگواتە پرسی کورد لە تورکیا بێت. سێهەم دەڵێت کێ و چ لایەنێک دەست پێشخەری ئەم کارش بووە ئەتوانێت پرسیار لەسەر جددیبوون و متمانە پێکردن بخاتە سەرم پرۆژەیە. دەوڵەت باخچەلی و پارتی نەتەوەپەرستی تورک بۆ هەمووان ناسراون. ئەمانە ئەو گروپن کە بە دەوڵەتی قوڵ لە تورکیا ناسراون و دەیان ساڵە بەڕێوبەری ڕاستەقینەی دەوڵەتی تورکن و دەستگا داپڵۆسێنەرەکانی وەک ئەرتەش، میت و پۆلیس و گروپی گورگە بۆرەکان بەڕێوابن و لە هەمان کاتدا هاوپەیمانی پارتی دەسەڵاتدار واتە ئاکەپەن. بۆیە ناکرێت دوا بە ئاسانی متمانە بە پرۆژەیە بکەیت کە باخچەلی ئارشیتێکت و ئەندازیاری بێت و ئەنجامدەران و بەڕێوبەرانی بەرپرسانی پێشوو ئێستای دەستگای هەواڵگری میتی تورکیە بن. وە چوارەم ئەگەر بەڕاستی وتوێژێکی ڕاستەقینە لە ئارادایە بۆ کەسە تا ئێستا لە ناوڕۆکی ئەم وتوێژانە ئاگادار نیە. ئەندامانی دەمپارتی چەندین جار سەردانی دوورگەی ئیمراڵیان کردووە، بەڵام بێجگەل لە چەند پەیامێکی کورتی ئۆجەلان هیچ شتێکی ئەوتۆ باس نەکراوە. بۆیە زۆر ئاساییە بپرسین ئەمە چ جۆرە وتوێژەکە کە هەموو شتێکی نهێنیە و گەلی کورد لە باکووری کوردستان لە ناوەڕۆکەکەی ئاگادار نیە. خاڵی پێنجەم بازەکە لەوەی کە زیاتر لە 46 ساڵە شەڕێکی خوێناوی لە نێوان دەوڵەتی تورک و گەلی کورد لە باکووری کوردستان لە ئارادایە. شەڕێک کە بەپێی ئاماژە نافەرمیەکان زیاتر لە 50 بۆ 60 هەزار کەس تیایدا گیانیان لەدەستدا. دەیان و سەدان دەهاتی کوردستان وێران کراوە و دەیان هەزار کەس لە بەندیخانەکانی تورکیا بەندکراون و تەنانەت لە دەرەوەی سنوورەکانی دەوڵەتی تورک تێرۆرکران و هیتر ئەنجام دراوە. بەواها پێشینەی مێژوویەکەوە چۆن ئەکرێت تۆ بچیتە ناو وتوێژێک بەبێ بەشداری لایەنی سێیەم، چۆن ئەکرێت متمانە بکەیت بە نیەت پاکی لایەنی بەرامبەر و پڕوا بە بەڵێنەکانی بکەیت. ئەمە نووسینێک بوو لە بەڕێز بەها ڕەحمانی سەبارەت بە پرۆسەی ئاشتی کە لەژێر ناوی گەمەی ئاشتی و سووتاندنی چەکەکاندا نووسی بووی. ناوڕێکی کورد وەربگرن بە بابەتێکی تر دێنەوەلاتە.
چیا ترکل پشتا گزیا گاز آوید نوگیا سریکانی و آواشیم شهرش برلین آنیم آوید سرجان مردان ورخلب زاره دخماق تر جون ترکو نفسگی هاره هناران نیاران تنو بابەتی دووەمان نووسینێکە دەربارەی سەرمایەداری ڕێکلام و ژنان. سیستمی ئابووری سەرمایە سالاری بەرهەمهێنانی کاڵایە. بەرهەمهێنان و فرۆشتن و دواتریش ئەوە بەکارهێنانی کاڵایە کە کەڵەکەبوونی سەرمایی بۆ بەرهەمهێنانی زیاتر لێ دەکەوێتەوە. هەر کام لە وەڵقانەی ئەو زنجیرەیە نەبێت ئەو سیستەمە تووشی کەند و کۆست دەبێت. لەم ڕوانگەیەوە ڕێکلام کە ڕۆڵێکی گرنگی لە پەرەپێدانی کولتوری بەکارهێنان واتە مەسرفدا هەیە بۆ کامەڵکردنی ئەو زنجیرەیە خاوەن گرنگیەکی بنەڕەتیە. ئەمڕۆکە ڕێکلام و تەبلیغ بووەتە باو لە تەبلیغاتەکان کە زیانیاریەک لە بابەت کاڵاکان دەست ناکەوێت و بە پێچەوانەوە پڕوپاگەندەی بازرگانی لە هەوڵی وێنەگەریدایە. لەو هەوڵەدا بۆ وێنەگەری جەستەی ژن چ بە شێوەی گشتی وە چ بە شێوەی تایبەتی بۆ هەڵخراندنی خەڵک بۆ بەکارهێنانی کاڵایەک دێتە ناو هاوکێشەکە. جیا لە هەر شتێکی تری لەو دیاردەیە یەکێک لە ئەنجامەکانی ئەو کارە بریتە لە بەدەستەوەدانی وێنەگەلێکی ناڕاستەقینە لە ژنان. ئەوە ڕاستە کە ژنانی لە چەشنی ناو ڕێکلامەکان لە هیچ شوێنێک بەدی ناکەیت. بە پێچەوانەوە بە گواستنەوەی بیرۆکەی نائەمنی و ناتەواوی لە ژنان ئەم بەرەبەرە لە پیاوانیشدا پەیامی سەرەکی ئەو ڕێکلامانە لێرەدا بریتیە لەوەی ئەگەر کاڵاکانی ئێمە بەکاربێنن ئەوە کەم و کوڕیەکان نامێنێت. لێرەدا کە هیوای درۆینا دەخڵقێنرێت. لە نزیک بەگشت تەبلیغاتەکاندا ئاماژە بەوە دەکرێت کە ژن و پیاوی گونجاو خاوەن چ تایبەتمەندیەکەن. ئەو دەبێت بەهێز دەوڵەمەند وەرزشکار و بڕوابەخۆ بێت. لە بابەت ژنانەوە پەیامەکان گرەیەکی هاوبەشیان هەیە. ژن دەبێت جوان بێت. هەڵبەت دەبێت بۆ وترێکە تەبلیغ سەرچاوی دەستپێکی ئەو تێڕواردینە نییە، بەڵام ئەوەی کردوویەتی بدەیکات هاوکار لەگەڵ جنسیەتگەرایی ئەو وێنە تایبەتەی لە جوانی دوورە دەستتر کردوێتەوە. یەکێک لە ئەنجامە جدیەکانی پڕۆپاگەندە و تەبلیغات بریتە لەوەی ئەو وێنەیە جوان و تایبەت و جەزمیتر بۆتەوە و بەکردەوە ئاکامەکانی بۆتە ئازار و عەزابی ژنان و لە هەندێک کاتدا مەرجی ئەوانی لێکەوتوێتەوە. ئەم وێنە تاکوتەواوە لە جوانی ژنان وێناگەری ژنێکی گەنج قەتبارەیەک چاوشین و ددان بەفرین و خۆشەندامە کە هیچ چین و چروکێک بە ڕوخساریەوە بەدی ناکرێت. ڕەنگە مرۆڤێکی وا کەم بەدی بکرێتەوە وێنەگرەکانن ئاڕایشگا ئەو کەسانێک کە ڕوتوشکاری وێنەکان و ئەو کەسانێک کە جوانکاری پلاستیکی دەکەن خوڵقێنەری ئەو وێنانن. وەهمێکە کە هونەرمەندانی جۆرا و جۆر دروستی دەکەن. ئەرکی و جۆرە هونەرمەندانە نەهێشتنی کەموڵکوڕیەکانە بەسەر وێنەکانەوە.
زۆربەی کاتەکان وێنەکان مۆنتاژکراون و هەر بەشیان لە مۆدێلێک وەرگیراون. ئەو چەشنە وێنە و تەبلیغاتانە ژنان هەندەدات لە جیهانی واقعیدا وێنە دەستکاری نەکراوەکانی خۆیان بخەنە پاڵ ئەو چەشنە مۆدێلانەوە. هەر بۆ یەکێک لەو خاڵانەی دەبێت ئاماژەی پێ بکرێت ڕۆڵی ئەم چەشنە ڕێکلامانە لە لەتمەی دەرونی و نەمانی باوەڕ بەخۆبووندایە. هەڵبەتە و باوەڕ بەخۆبوونە وێران کراوە وا بڕیارە بە خەرجکردنی پارە و بەکارهێنانی بەرهەمی شەریکەکان بگەڕێنرێتەوە. هەڵبەت بڕیار نییە ئەو بەڵێنە و ئاسان بێتە دی، چونکە ئەگەر هاتە دی ئەوە فرۆشی بەرهەمەکان تووشی هەوراز و نشێوی زۆر دێت. بۆ وێنە چاو لە ئامارەکان بکەن لە ئەمریکا بە شێوەی مامناوەند ژنان ساڵانە 33 ملیارد دۆلار بۆ کەمکردنەوەی کێش، 7 ملیارد دۆلار بۆ کەلوپەلی ئاڕایشی و 300 ملیۆن دۆلاریش خەرجی جوانکاری پلاستیکی دەکەن. ئامانجی سەرەکی تەبلیغاتەکان لە هەر دەورەیەک بەدەستەوەدانی وێنەیەکی تایبەتە لە ژنان. تایبەتمەندی ئەو وێنەیەش بریتە لەوەی لەگەڵ ئەوەی کە زۆرینەی ڕەهای ژنان لە واقعەدا هەند جیاواز بێت. هەرچی جیاوازی نێوان وێنە ڕاستەقینەکەی ژنان و ئەو وێنانە زیاتر بێت لە بەرژەوەندی تەبلیغات و پرۆپاگەندەکەیە. دیوێکی تری وێنەگەری پەیوەندی بە ڕۆڵی کۆمەڵایەتی ژنان هەیە. لە زۆربەی ڕکلامەکان ژنان وێڕای بەشداری ڕوولەگەشیان لە بازاڕی کاردا، هەروە خەریکی زۆرتر ئاشپەزی، خاوێنکردنەوەی ناوماڵ، منداڵداری و نیگەرانی سڕینەوەی پەڵەیەک بەسەر ڕوخسیاریان و لەکەیەک بەسەر کراسی هاوسەر و قاپ و کەوچکەکانەوە. واتە وێڕای ئەنجامدانی گشت ئەو کارانە لە کۆتاییدا بە بەکارهێنانی بەرهەمی ئاڕایشی دەتوانن وەک مۆدێلێکی جوان و هەڵخرێنەر دەربکەون. وێڕای گشتەمانە ڕکلامەکان و تەبلیغەکان ئاوێنەی باڵانوێنی کۆمەلگای پیاو سالارین، هەرچیەک بێت ئامانجی ئەو ڕکلامانە وەیە ژنان دەتوانن ببن بە هەر شتێک کە پیاوان ئەیان هەوێ. مرۆڤ بەرەو بەکاڵاکردن یەکەمین هەنگاوە لە هەلومەرجێکدا کە ڕێگە پێدەری تونند و تویژی دەژ بە ژنانە. لە کۆمەلگەکانی پێشوودا زڵم و زۆری سەر ژنان لە بەربڵاوترین کێشە کۆمەڵایەتیەکان بوو. ئەگەرچی لە کۆمەلگا مۆدێرنەکاندا وا پێدەچێت بۆ کەمکردنەوەی و چەوسانەوەی هەنگاوی زۆر هەڵگیراوە، بەڵام چەوسانەوەی ژنان واش هەر پەرەی سندووە. ئەوەش لە زاتی سەرمایەداری و سەرمایە سالاریدایە. ناوڕێکی کورت وەربگرن بە بابەتێک دەربارەی کرێکاران دێمۆلات. با گله و با تو نمیشه شهرها رو این دفعه فرق داره، مشت گره خورده درست مثل سایت تنات نمیذاره، محصابونی کارو از ما گرفتی و فکر کردی تشینه، آخر این قصه برای تو تلخه واسه ما شیرینه، واسه ما شیرینه. کار و ژیانی کرێکارانی کۆچبەر لە هەرێمی کوردستان کورتکراوەی بابەتێکە لە نووسینی هاوڕێی گیان بەختکردومان هاوڕێ فەرهاد شەعبانی. نووسراوەکە بەم شێوەیە دەست پێکات. چەندین ساڵە کە هەرێمی کوردستان لە چاو بەشەکانی تری عێراق ئەمنترە. ئەم جێگا و شوێنە بواری بۆ سەرمایەگوزاری و چالاکی ئابووری ژمارەیەکی زۆر لە شرکەتەکان و کۆمپانیاکانی گەورەی سەرمایەداری لەوانە شرکەتەکانی بیناسازی و خزمەتگوزاری شاری وڵاتانی جۆراوجۆری باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەوانە تورکیا و ئێران و ژمارەیەکی دیکە لە وڵاتانی ڕۆژاوایی ڕەخساندووە. پەرەسەندنی چالاکی ئابووری، خزمەتگوزاری و بازرگانی و کۆچی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی کوردی عێراقی لە وڵاتە پێویستی هێزی کاری کۆچبەری شارەزا و سادەی لەم ناوچەیە زیاتر کردووە. بۆ قەرەبووکردنەوەی ئەم کەمبوودا شرکەتەکانی سەرمایەداری لە کوردستانی عێراق ژمارەیەکی زۆر کرێکاری شارەزا و سادەیان لەگەڵ خۆیان هێناوەتە ئەم ناوچەیە. لەلایەکی تریشەوە دەیان هەزار کرێکاری کۆچبەر لە ناوچەکانی تری عێراق، ئێران، سووریا و تورکیا و وڵاتانی عەرەبی، بەنگلادش و هیتر کە ژمارەیەکی زۆریان لە ناوچەکانی بێبەشی کوردنشینی وڵاتەکانی ئێران، سووریا و تورکیەوە هاتوون، بە دوای دەرفەتێکی پیشەیی ڕۆیان کردوتە ئەم ناوچەیە. ئەم بەشە لە کرێکاران کە بەهۆی بارودۆخی دژواری ئابووری و لە دەستانی کار و نەبوونی دەرفەتی تری پیشەیی زیاتر لە 10 ساڵە بۆ کار ڕوویان کردوتە هەرێمی کوردستان. هەروەها پەیمانکاران، بازرگانان و بازاڕیانی چالاک لە هەرێمی کوردستان ژمارەیە کرێکاریان لە وڵاتەکانی خۆیانەوە
لەوانە لە کوردستانی ئێرانەوە بۆ کار لەگەڵ خۆیان هێناوەتە هەرێمی کوردستان. ئەم شرکەتانە بە چەشنێگە و کرێکارانە دەشەوسێننەوە کە تەنانەت بە دراوی ئێرانی حەقدەستیان پێدەدەن. ئەوە لە حاڵێکدا کە هەزینەی ژیان و گوزەرانی ئەم کرێکارانە لە کوردستانی عێراق بە دینار دابین دەکرێت. دەرسەدێکی زۆری ئەم کرێکارانە لە پرۆژەکانی بیناسازی و خزمەتگوزاری شاری و ژنان لە کاری ناوماڵ و بەشی فرۆشتندا کار دەکەن. خزمەتگوزاری شاری، پرۆژەکانی بیناسازی، ڕێگاوبان، دروستکردنی پرد، هۆتێل، ڕێستۆران، فرۆشتنی مادەی خۆراکی، نانەواخانەی سونەتی و مۆدێرنەکان، فرۆشگاکانی فرۆشتنی جلوبەرگ لە پاساژەکان، شیرینی پەزی و هیتر، شوێنی کار و لە زۆر بابەتیشدا شوێنی ژیانی ئەم کۆچبەرانن. لەسەر بنەمای ئەم بارودۆخە ببرن لەسەر بنەمای ئەم بارودۆخە لەبارە بۆ چەوسانەوەی توندی کرێکاران و حەزوری هێزی کاری هەرزان، شرکەتەکانی دۆزینەوەی هەلیکار بە بەکرێدانی هێزی ئینسانی دەرفەتەکەیان خۆستۆتەوە و لە هەوڵدان بۆ کۆکردنەوەی قازانج لە ڕێگای دامەزراندن و بەکرێدانی کرێکارانی کۆچبەر. ئەم شرکەتانە بە وەرگرتنی بڕێک پوڵ لە کرێکارانی کۆچبەری هەڵوەدای کار، کاروباری ئیقامەت و کاریان بۆ ئەنجام دەدەن و بە وەرگرتنی پۆرسانت لە شرکەتەکان دایان دەمەزرێنن. بەڵام لە ئەگەری هاتنە ئارای ناکۆکی لە نێوان کرێکار و خاوەنکاردا هیچ چەشنە پشتیوانیەک لە کرێکاری کۆچبەر ناکەن. کرێکارانی کۆچبەر لە هەرێمی کوردستان هیچ چەشنە زانیاریەکیان لەسەر قانون و یاسا و ڕێسای شوێنی کاری خۆیان نییە و لەسەر بنەمای و ستانداردانەی کاروا لە ئارادان ڕانەهێنراون. ڕووداوی شوێنی کار لە نێو کرێکارانی کۆچبەردا لەسەرەوەیە و زۆرێک لەم ڕووداوانە بە شاراوەیی دەمێننەوە. ستانداردی بازرسی لە خوارەوەیە و بازرسانی شوێنی کار و ئیدارەکانی کار و کاروباری کۆمەڵایەتی ژمارەیان زۆر کەمە. لە شارێکی گەورەی وەک سلێمانی ژمارە هەیەتەکانی بازرسی شوێنی کار بەقەت ژمارەی قامکەکانی دەستە و دادگای کاری بە دوواداچوون بۆ شکایەتی کرێکاران لە خاوەنکارەکان لە هەفتەدا 2 ڕۆژ کراوەیە. سندیکاکانی کرێکارانیش لەم بوارەدا نەک هەر زۆر چالاک نین، بەڵکو لە قسە و باسەکانیاندا زۆربەی بەرپرسایەتی ڕووداوەکانی شوێنی کار دەخەنە ئەستۆی کرێکارانی کۆچبەری بێئاگا لە یاساکانی کار. ژمارەی کرێکارانی کۆچبەر بە تایبەت کرێکارانی کورد کە لە باقی بەشەکانی تری کوردستانەوە هاتوون بە دەیان هەزار کەسن. یەکگرتنی ئەم کرێکارانە بە ئامانجی دامەزراندنی پەیوەندی قوڵ لەگەڵ کرێکارانی خۆجێی و کار بە حەقدەست و هەلومەرجی هاوشێوە لەگەڵ ئەم کرێکارانە دەبێ بکەوێتە دەستوری کاری پێشەوانی کرێکاریەوە. هەڵبەت دەبێ بوترێت کە بۆ پەیوەستبوون و بوونە ئەندام لە سەندیکا کرێکاریەکانی کوردستاندا کۆسپ و لەمپەری یاسایی لە گۆڕێدایە. بۆ نمونە مەرجی هەبوونی 6 مانگ ئیقامەی کار یەکێک لەو کۆسپانەیە لە بەردەم کرێکارانی کۆچبەردا. چەوسانەوەی کرێکارانی کۆچبەر لە هەرێمی کوردستاندا گەلێک زۆردارانە و دوورە لە مرۆڤایەتی. سندیکا کرێکاریەکان و ئیدارەکانی کار و کاروباری کۆمەڵایەتی و کاربەدەستانی ناوچەیی لە شارە جۆراوجۆرەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە بارودۆخی کار و حەقدەست، ژیان و بێهداشت و تەندروستی کرێکارانی کۆچبەر لە شوێنی کار و ژیانیان تا بڵێی نابەرپرسیارن و چاویان بەسەر هەموو ئەو ڕاستیە تاڵانەی کە بەسەر ئەم کرێکارە کۆچبەرانەدا دێت بەستووە. پێویستە بە ڕەچاوکردنی هەندێک هەنگاوی جددی بەر بە پەرەسەندنی بۆ چوونی دووبەرەکی نانەوە بگرن. بەهرەمەندبوون لە ژیانێکی ئاسوودا مافی هەموو ئینسانێکە. ژینی شایستە و بەهرەمەندبوون لە ئاسایش و ڕێفاه و ئەمنیەت مافی سروشتی هەموو کرێکارێکی کۆچبەرە. بۆ داکۆکیکردن لە مافە و دش بە زۆرداریەکانی نظامی سەرمایەداری لە سەرتاسەری دنیا دەبێ خەبات بکرێت. بەڵام ئەم خەباتە تەنیا بە ڕێکخراوبوون و ناسینی بەرژەوەندیە چینایەتیەکان بەرەو پێش دەچێت. ژیان ئازادی لە پشت سەنگەری وڵەکان نەهارش دەخۆن. دنیایەکی نوێ بۆ هەژار
مرگ بر ستمگر و سلطه‌گر، چه شاه و چه رهبر. مرگ بر پهلوی، مرگ بر فرصت طلب. زنده باد سوسیالیسم، زنده باد انقلاب، زنده باد خلق‌های ستم دیده. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆتان پێشکەش کرا. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵمان بوون، بەو هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوە یازیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی دیتر بە ژیانێکی پڕ لە کامەرە ئینتان دەست پێرم.